ئەو سەرکردانەی بوون بە خۆری گەندەڵی و تا سەر ئێسک نیشتیمانیان ئیفلیچ کرد. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت لەو سەردەمەدا ئەگەر پێشمەرگەش بوویتایە هێشتا کەم بوون ئەوانەی کە دەرفەتی ئەویان بۆ دەڕەخسا چاویان بە سەرکردایەتی بکەوێت. من وەکو کادرێک پێم وابوو کە سەرکردایەتی لەگەڵ هەلومەرج و قۆناغە نوێیەکاندا کاژی فکری و بیرکردنەوە وەڵسوکەوت و مامەڵەی خۆیان لەگەڵ ڕووداوەکاندا فڕێ دەدەن و لە سەردەمی نوێ و شۆڕشی نوێدا نۆژەن لەدایک دەبنەوە. ئەو کاتەی ئێمە سەردانی سەرکردایەتیمان کرد هاوکات بوو لەگەڵ ئەو کاتێک کە دیلێک لە دەستمان هەڵات بوو، دیلێک کە لە ڕاستیدا برا و هاوشار و هاوڕەگەز و هاونەتەوە و هاوزمانمان بوو، دیلێک کە ئەگەر لێت بپرسیایە تۆ چیەکەیت وەک ئێمە و بگرە لە ئێمەش تونتر هاواری دەکرد و دەیوت شۆڕش. کاگەیشتینە سەرکردایەتی چوینە لای کاک نەوشیروان و دوای بە خێراتن با تووڕێیەوە وتی نەدەبوو لە دەستان هەڵبێت، لە شەڕ لە دەستان هەڵات ئەی چەند لەلاتان مایەوە. زیاتر لە 2 مانگ بوو لامان بوو لەبەر نەبوونی بارەگا و زیندان هەر لەگەڵ خۆمان ئەمان گێڕا و شاخە و شاخمان پێ کرد. وا پەیوەندیمان لەگەڵ سەرکردایەتیان نەما بوو بۆیە نەمان دەزانی کە چی لێ بکەین. بڕیاری سەرکردایەتی ناویست، ئێوە خۆتان دەتانتوانی سزای بن، ئێوە ترسنۆکن. ئێمە نەمان دەویست بیکوژین و دەمانویست کە لە ژیان بیهێڵینەوە، ئەویش نەحەقی نەبوو کەوای دەوت. ئاخر لەم ڕۆژگارەدا جگە لە شەهید بوون هیوایەک بۆ ژیان خۆ هیچ بوونی نییە. لە ڕێگا بیرمان لە قسەکانی دەکردەوە و ئەوە بە مێشکماندا دەهات کە گەیشتونەتە خاڵێک کە ئیتر ددان بە ددان و چاو بە چاو دەبێت. ئەمە لۆژیکی خەباتی شاخ بوو، ئەو تۆ دەکوژێ دیلت دەکا و ئیعدامت دەکات، ئەی تۆ بۆ نایکەیت؟ تۆ لە جەنگێکی پڕ لە دڕندەییدا ئەتەوێ وەک عیسا ڕەفتار بکەیت، دەی دیارە کە کەوڵت دەکەن. من لە نێوان بەرداشی دەساڕێکدا ڕۆحم دەهاتە هەپڕون. ئێمە و ئەوان چ تاوانێکمان هەبوو؟ ئێمە هەمومان لە دۆزەخی کورد کوشتندا لە ناو دەچوین. کاک نەوشیروان سیاسیەکی سادە و کەمدوو و ڕازگە و بێفیز و خاکی بوو. ئەو سیفاتانەشی تاکو ڕۆژگاری دوای ئازادی و دوای ڕاپەڕین مایەوە و هەر بەو شێوەیە بەردەوام بوو وەرەگۆڕا. جیاواز لە فیرعەونەکان کە وەک خۆیان و هیچ نەگۆڕاون. فیرعەونەکان مەبەستمە و بەرپرسانەی شاخن کە لەوێش بێ لە خۆیان بیریان لە هیچ شتێکی تر نەدەکردەوە. ئەو سەرکردە و لێپرسراوانەی کە لە سەردەمی شاخیشدا چاویان لە دەوڵەمەندی بوو. ئەوان شەڕیان دەکرد لەسەر جوانترین کلاشینکۆف و دەمانچە و سمیس و لانکرۆزەر و شاڵ و کلاشی هەورامی. لە ڕۆژگاری ئازادی و دوای ڕاپەڕینیش بوونە خۆرەی گەندەڵی و تا سەر ئێسک نیشتیمانیان ئیفلیچ کرد. بوون بە تاڵانچی و هەرچی لە دەستیان هات بۆ بە تاڵان بردن درێخیان لێ نەکرد. بوونەمایی نەهامەتی و چەرمەسەری و برسیەتی ئەم نیشتیمانە. نیشتیمانیان لە دەستی ڕژێمێک ڕزگار کرد تاکو بیخەنە ژێر دەستی ڕژێمێکی تر.